ژینگە وەک بنەمایەکی سەرەکی ژیان و مانەوەی مرۆڤ و زیندەوەران بەهۆی گوێپێنەدانی مرۆڤ و زاڵبوونی سیستەمی سەرمایەداریەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو وێرانبوون و لە ناوچوون دەچێت. بە مەبەستی پاراستنی ژینگەش ڕێکخراوی سروشتی کوردستان دوو پڕۆژە یاسای ئاراستەی پەرلەمانی هەرێمی کوردستان کرد. کۆمەڵێک هۆکار بوونەتە پیسبوونی بەردەوامی سروشت و ژینگەی کوردستان کە دوجار مرۆڤ خۆی باجەکەی دەدات. ئەوانیش زۆر بەکارهێنانی پلاستیک و نایلۆنە کە لە دوای بەکارهێنانی فڕێ دەدرێتەوە ناوناخی زەوی و ژینگەکەی بەرەو وێرانبوون دەبات کە دوجار هاوڵاتیان باجەکەی دەدەن بە توشبوونیان بە چەندین نەخۆشی درێژخایەن و مەترسیدار. بە مەبەستی سنووردارکردن و بەرهەمێنانی کەرەستە پلاستیەکان و ڕێخستنەوەی کاری کارمەندانی خۆبەخش لە باشووری کوردستان لە نووسینگەی پەرلەمانی هەرێمی کوردستان لە شاری سلێمانی ڕێکخراوی سروشتی کوردستان دوو پڕۆژە یاسای ژینگەیی پێشکەش کرد تا پەرلەمانتاران بیگەێنە پەرلەمان. سەرۆرقەرەداغی هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ئاماژەی بە فرێدانی 7,000 تۆن پاژماوە کرد لە ڕۆژێکدا کە لە 35 ئەو پاشەڕۆیانە پاشەڕۆی پلاستیکین. وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان ئێمە سەردانی نووسینگەی پەرلەمانی سلێمانیمان کرد و لێرە دوو پرۆژە یاسامان پێشکەش کرد. یەک لەو پرۆژە یاسایانە پرۆژە یاسای سنووردارکردنی بەرهەمێنان و هاوردەکردنی کەرەستە پلاستیکەکانە لە باشووری کوردستانە. دیارە ڕۆژانە 7,000 تەن پاشماوە فڕێدرێتە ناو ژینگەوە کە لە 35 ئەو پاشەڕوانی کە فڕێدرێتە ناو ژینگەوە پاشەڕۆی پلاستیکین. بۆیە ئێمە بۆ ڕێکخراوەکەمان بە پێویستمان زانی کە پرۆژەیەکی تایبەت یان یاسایەکی تایبەت هەبێ بۆ سنووردارکردنی ئەمە. باسی لەوەش کرد کە لەو پرۆژەیەدا گرنگی بە باشخستنە سەر کەرەستە پلاستیەکان دراوە لەلایەن وەزارەتەوە بۆ ناوخۆی هەرێمی کوردستان بە ڕێژەی لە 100%. هەروەها دانانی باج لەسەر ئەو کارگانەی کە لە ناوخۆدا کەرەستەی پلاستیکی بەرهەم دەهێنن بە ڕێژەی لە 175. هەر لە پرۆژە یاساکەدا باز لە قەدەغەی بەکارهێنانی هەموو جۆرە کیسێکی نایلۆن کراوە لە سەمونخانە و نانەوەخانەکان و بەکارهێنانی تورەکەی خام لە بەرامبەردا لەگەڵ قەدەغەکردنی مادە پلاسیەکان لە چێشخانە و کافتریاکاندا و بەکارهێنانی کەرەستەی شوشە وەک جێگرەوە. هاوکات لە پرۆژە یاساکەدا سزا بۆ سەرپێچیکاران دانراوە بە سزای مادی و زیندانیکردن لە مانگێک کەمتر نەبێ و لە ساڵێک زیاتر نەبێت لەگەڵ غەرامەکردن لە 2 ملیۆن کەمتر نەبێت و لە 10 ملیۆنیش زیاتر نەبێت. و هەروەها هەندانمان داناوە لە ناوەم پرۆژێ بۆ کەسانی کە بە خۆبەخشی لە باشووری کوردستانە ئیش ئەکەن هەر خۆبەخشێک بە سەرکەوتوی بتوانێت ئەو کارە خۆبەخشیان ئەوەی کە لە ناو یاساکە هاتووە جێبەجێ بکات ئەوە ئەبەخشێت لە 100% لە کرێی پشکنین و چارەسەرکردن و نەشتەرگەری لە نەخۆشخانە و مەڵبەند و بنکە تەندروستیەکان و هەروەها بەخشینی لە 175 لە کرێی خوێندن لە زانکۆ و پەیمانگە حکومیەکان و هەروەها ساڵانە پێویست ئەکات کە زانکۆ و پەیمانگە ئەهلیەکانیش بتوانن کورسی تایبەت دابنێن بۆ کەسانی کە بە خۆبەخشی کارەکەن. جگە لە پرۆژەی یەکەم لەلایەن ڕێکخراوەکەوە پرۆژەی کاری خۆبەخشیش پێشکەش بە پەرلەمان کراوە کە تیایدا داوای ڕێخستنەوەی یاسای کاری خۆبەخشی و پاراستنی مافی خۆبەخشان دەکات. لە کۆتاییشدا ئاماژیان بە پاڵپشتی و بە گرنگڕوانینی پرۆژەکە لەلایەن فراکسیۆنە جیاوازەکانەوە کردو. ئەندام پەرلەمانان بەڵێنی پشتگیریکردنی پرۆژەکەیان داوە لە وەرزی یاساداناندا. ئەوان بە هەموو شێوەیەک یعنی پاڵپشتیان لە پرۆژەکە کرد وەکو هەموو جارەکانی تر وتیان پرۆژەکە گرنگەوە پرۆژەکە پێویستە بۆ کوردستان و بەدڵنیامە پاڵپشتی لە پرۆژەکەکەین. بەڵام ئەوان ئاماژیان بەوەش کرد کە ئێستا وەرزی یاسادانان نییە بۆ ئێمە چەند مانگێکی تر دواکەوە بەڵام لە دوای ئەو چەند مانگەی کە تێپەڕێت وەرزی یاسادانانی پەرلەمان دێتە پێشەوە ئەوان واژۆی پێویستی بۆ کۆکەنەوە پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیەکە.